جيت وهات تايبت وجدانك وهات تايبت همودني أعود محالة بدل الجودان طبعا بيني من ربر أخو متاخي تاني ربر أخو وتي محاولة ولا كان بدل أجرنا تنانا دوست كان ما تنانا رنجة زوري بدا هبالان وتيكو شراني أو ربادر هماني عن همودي ترسي عن همودي لمجودك تبدي أمجور أشكنجي وأمجور أقوشي دينيني بكتوبة بەڕاستی ئەو گۆشەگیری کە لەسەر ڕێبەر ئۆجەلان جێبەجێیان دەکەن گۆشەگیری دژی پیبانی مرۆڤایەتیە، دژی گەلێکی ڕەسەنی دێرینی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، بە تایبەتیش دژی ئینسانی ژنی بە تایبەت ژنی کوردە چونکە یەکەم ڕێبەر بووە لە تاریخ لە مێژوودا کە چارەسەری کێشەی ژن بە بنەما وەرگرتیە و گەلی کورد وەکو جەستەیەک لێ کردیە، یانە هەر چار پارچەی کوردستان ئەوڕۆ بە گرتنی سەرۆک ئاپۆ ئەمە بە پیلانگێڕان بە دژمنان بە خیانەتکاران دەڵێن خەیاڵتان خەوە کە گرتنی سەرۆک ئاپۆ ڕوویدا هەموو کوردی دنیا ئەو کوردی بێخەبەر بوو کە کوردیشە لە کوردایەتیش بێخەبەر بوو بە خەبەر هاتەوە و دەنگی کورد ڕاستی حەقیقەتی کورد بە هەموو دنیا داناسینێ ڕێبەر ئاپۆ. منش لە دوینێوەرە وەکو ژنێک وەکو دایکانی لەچکسپی بە ئەرک و بەر پرسیاری خۆم زانی کە ڕێبەر ئۆجەلان شایستەی ئازادیە. ئەمە هاتینە ئێرە ئیدانە و ئینکار و شەرمەزانی پیلانگێڕی ناودەوڵەتی و خیانەتکاران دەکەین، پێیان دەڵێن ئێمە چی دیکە قبول ناکەین، ئێوە غەدر و زڵمێکی زۆر گەورە دەروەی پیلانی ئەخلاقی دەروەی مرۆڤایەتی لە شخصی ڕێبەر ئاپوودا لەسەر گەلی کورد و لەسەر تەواو ئینسانی ئازادی خواستان جێبەجێ کرد. ڕێبەر ئاپۆ یعنی ڕوحێک دایە بە هەموو ئینسانان، ڕوحێک دایە بە گەلی کورد کە گەلی کورد لە نەمانی بوو دەنگی ئازادی ئەوەی کەسی نەیدەوێرا بڵێ من کوردم. ڕێبەر ئۆجەلان قسەیەکی کرد گوتی ئێمە مردنمان دابەر چاوی خۆمان، گوتن ئێمە کوردین. ئێمەش لێرەوە ڕێز و خۆشەویستی و سڵاو لە شاری سلێمانی بۆ ڕێبەر ئۆجەلان دەنێرێن و پێ دەڵێن ڕێبەر ئۆجەلان ئەگەر مردنی شتێ دەبێت ئێمەی دایکان پشتگیریت و دەکەین، دەستبەرداری تو نابن، دەستبەرداری خوێنی شەهیدانی بە هەزاران خوێنی شەهیدان کە لەسەر ئەو خاکەی ڕشتیە. ئێمە بەرهەمی ئەو خوێنی شەهیدان و ئەو ماندیبوونی گەلی کورد و ڕێبەر ئۆجەلان لەوێدا وڵاتێکی ئازادمان دەوێ، ڕێبەرێکی لەناو ئێمە دەبتن، ئەمە هیچ ئەو شتەی نەقەبول دەکەین و ڕێگەش نادەین. پێ بە دۆست و دژمنی کوردان دەڵێن، بە پیلانگێڕان دەڵێن ئێدی بەسە، ئێدی بەسە بێ ئەخلاقی بەرامبەر گەلێکی ڕەسەنی وەکو گەلی کورد، ڕێبەرێکی مرۆڤ دۆست، ڕێبەرێکی فکر و فەلسەفەی خزمەتی هەموو مرۆڤایەتی دەکات. ئێوە دەبێ هەموو جاریشم گوتیە ئێستاش دەڵێن ئەگەر ئەوانەی کە ناو لە خۆ دەنێن ناوی مرۆڤایەتی، ناوی ئینسانەتی، ناوی ژینگە دۆستی بلا بێن حرفی ئەلیف و بێ لە فکر و فەلسەفەی ڕێبەر ئۆجەلان فێر بن. والله